کاکە بووە بەتاقەتی لەبەرەوەی جلەکانم کۆن بووە لەناو ڕفقانمە گاڵتەم پێەکەن ئێستا باوکم لە ژیاندا بووایە جلی جوانتری بۆ دەکڕین. خەم مەخۆ براکەم خوا گەورەیە کەسانێک هەر ئەبن جلی جوانمان بۆ بکڕن. تۆ بڵێ ئەمە ئاهو حەسرەتی چەندین منداڵی بێسەرپەرشت و بێباوەک بێت. لێرەوە کە تێپەڕیم و ئەم دیمەنەم بینی بۆ پرسیار لام تۆ بڵێ کەسانێک هەبن و ببنە دەستێکی خێر و هاوکاریە منداڵانە بکەن. لە بەرنامەی ئەم جارەدا بە دوای خانمێکدا دەگەڕێن کە کاری خێرخوازی بکات و ببێت بەنەوایەک بۆ بێنەوایان. بەیان محەممەد ڕەشید لە ساڵی 1976 لە ناحی باسنەی سربەشار باژێر لەدایک بووە. لە ئێستادا دانیشتووی شاری سلێمانیە. ساڵی 1998 پەیمانگەی پێگەیاندنی مامۆستایان تاو دەکات. ئەزمونێکی باشی پەروەردەیی هەیە. خاتووبەیان هەمیشە حەزی بەکارکردن بووە لە بواری منداڵان. هەر ئەمە شوای کردووە لە ساڵی 2007 بیرۆکەی هاوکاریکردن و خزمەتکردنی منداڵانی بێباوەک ببێتە خولیای سەری تا بیکاتە پرۆژەیەک و پێشکەش بە کۆمەڵگای بکات بە ناوی سۆمای چاوان. ئێستا وەکو دەستگایەکی گەورەی خێرخوازی هەموو شار و شارۆچکەکانی گرتوتەوە و بە هەزارەها منداڵی بێباوکی لە ئامێز گرتووە. توانیوێتی خزمەت و سوودێکی بەرچاو بە منداڵانی بێباوەک بگەێنێت. سلام علیکم. عليكم السلام ورحمة الله. باش داد بەنگە بخير بي سرتاو بخير بي ونيا جان ممنون. ماشاءالله بۆ خرباڵق دیارە زۆر الحمد لله. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی وەڵا خولی هاوی نەمان کردەوە ناڵی بێ باوک لەگەڵ ئەوەشە کۆبوونەوەی دایکانمان هەیە بۆ دادەبیان حەزەکەین هەم تۆ بناسین و هەم یەکسەر بۆش دەست پێ بکەین. دادەبیان کەی دەستی کرد بەکاری خێرخوازی. من ناوم بەیان محەممەدە بەڵێ دەرچی پەیمانگەی پێگەیاندنی مامۆستایانم لە شاری سلێمانی دانیشم خێزاندارم کاری خێرخوازی دیارە حەزی زۆربەی زۆری خەڵکە یەکێ لەوانە من خۆم زۆر حەزم بەکاری خێرخوازی کردووە هەر لە تەمەنی مناڵیمەوە ینی دەستی یارمەتیم بۆ زۆر کەس درێژ کردووە لەگەڵ ئەوەشە ئەم کارە بە کارێکی زۆر پیرۆزەزانم دەست پێکردنەکەم ئەگەڕێتەوە بۆ ساڵی 2007 کە دەستم کرد بە کاری خێرخوازی. کاتە با باسی سۆمای چاوانکەین چکە زانم ناوی ڕخراوە خێرخوازیەکەتان سۆمای چاوانە. بیرۆکەی سۆمای چاوان چۆن دروست بوو؟ سۆمای چاوان من خۆم لە بواری مناڵانە کارم کردووە لە ساڵەکانی پێش 2000 لە 95 96 وانە لە بواری مناڵانە کارم کردووە. مناڵانمان دیارە ئاراستە کردووە بە پەروەردەیەکی باش لەلایەن کۆمەڵی خوشکەوە. ئێمە وەکو کاری خێرخوازی یان با بڵێن وەکو کاری سۆمای چاوان لەناو من خۆم کەسێک بووم لە ئەندامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی بووم کە سەرپەرشتی بەشی مناڵانمانە کرد. بەشی مناڵانم کە هاتە بەردەست و کە بینی مناڵانێکی زۆر هەیە لە ناو مناڵانی ترا مناڵی بێباوکی تایە. ئەمە بوو بە خولیای سرم ئەم مناڵە بێباوکانە چۆن هاوکاری بکەم. لەگەڵەوەشتا بیرمە کردەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی ئەنا وەکافل اليتیم فی الجەنە کە هاتین. ئەمە بوو بە ئەوەی کە دەست بکەم بە کارێکی خێرخوازی کە ئەمیش کاری سۆمای چاوانە. سۆمای چاوان سەرەتا ناوی سۆمای چاوان نەبوو، پرۆژەیەک بوو کە بیرۆکەکەم بۆ هات وەکو باسم کرد لە ناو ڕێکخراوی خوشکانە من کارمە کرد تەقدیمی خوشکانم کرد وتم
کارێکی ئاوا هەیە بیرۆکێکی ئاوا بۆم هاتووە بزانم ئێوە پێتان قوبوڵە پێتان چۆن دەست بە کارەکە بکەم وتیان شتێکی زۆر باشە بەردەوام بە خۆت چی لە مێشکتایە خۆی ئەو کەسانی کە بیرۆکەکەیان بۆیە زیاتر خۆیان ئەتوانن بەرنامەی ئەو بیرۆکە یاخود ئەو پرۆژەیە داڕێژن. هەرەوە شۆکارێسا لە بینای خوشکانان ئێوە وایە؟ بەڵێ سایمان لە بینای خوشکانە کاری خێرخوازیەکەین کە ئەتوانم بڵێم هەڵقوڵاوی ناو خوشکانە چکە تاکە دەستگایە تاکە ڕێکخراوە کە هاوکاری مناڵی بێواوکەکەین کە خوشکان سەرپەرشتیەکەن. ئێمە وەکو خۆم کاتێک کە بیرۆکەکەم بۆ هات وتم حەزەکەم ناوێکی لێ بنین جا من خۆم ناوی سۆمای چاوان خۆم کچێکم هەیە ناوی سۆمایە کە ناوم ناوە عنی بیلبلەی چاومە بەڕاستی سۆمای چاوانیش کە ئەو ناوم لێنە وەکو بیلبلەی چاوی خۆم هەوڵ ئەیەم خزمەتیانەکەم هاوکاریانەکەم بە هەموو شێوازێ لە شێوەکان لە خزمەتیانە ئەبم. گەورە هەم سۆماخانە بۆ بێڵێ و هەم بمێنیتەوە بە خێر و خۆشی بۆ منداڵانی تر. بابزانین تایبەتمەندی سۆمای چاوان چییە؟ جیاواز لەو هەموو ڕێکخراوە خێرخوازی زۆرانی کە ئەمڕۆ دروست بوون هەنی وەکو زانانی ئێستا زۆر شوێن هەن کە ئەم هاوکاریانە پێشکەش دەکەن. خۆی ڕێکخراو کە هاوکاری مناڵی بێباوکەکە زۆرن لێرە و لەوێ ئەبیستین کە ڕێکخراوی تایبەت بە مناڵی بێباوکت هەیە ڕێکخراوەکە بڵێ گشتیە بۆ بڵێ هەژار و هەموو ئەوە ناگرێتەوە بەڵام ڕێکخراوی سۆمای چاوان کە ئێمە کارمان تیا کردووە هەدەفمان تەنها یارمەتیدان و دەستگیرۆیکردنی مناڵی بێباوکە تایبەتمەندیەکەشی ئەگەڕێنمەوە بۆ ئەوەی کە ئێمە دەستەیە خوشکین کارەکەکەین یعنی تاکە ڕێکخراوە کە پیامان لەگەڵان نیە هیچ پێکتان لەگەڵ نەخێر هیچ پێوەکمان هەمومان ئافرەتین کە کاری خێرخوازی سۆمای چاوانە. باشە چەند کەسن لەم پرۆژەیە چەند دەستە خوشکن؟ بەڵێ ئێستا من خۆم وەکو سەرپەرشتیاری گشتی کە لە لقی سلێمانی باسی لقەکانی تر ناکەم دوایی باسی ئەوەکەین کە سۆمای چاوان چۆن پەلی هاویشتە بۆ شوێنەکانی تر سەرەتا کە لە سلێمانی دەست بەکار بووین 6 مناڵمان هەبوو 2 خوشک بووین سەرپەرشتیمانە کرد بەڵام ئێستا بووینەتە ستافێک 5 خوشک بە خۆمەوە سەرپەرشتی ئەم کارە خێرخوازیەکەین. باشە باسیەوە بۆ بکەکەواتە چۆن پلتان هاویشتۆتە شارەکانی تریانی بەڕاستی فراوانبوونی ڕێکخراوێک و بە تایبەتیش ڕێکخراوی خێرخوازی دروستبوونی متمانەیەک ئاسانیە تا بکات بە ناوچەیەکی تر بە شارێکی تر حەزەکەم باسی ئەوەشمان بۆ بکەیت. وەکو باسم کرد من کە لە ڕێکخراوی خوشکانە کارم کردووە بەشی مناڵانم لا بووە هەموو شارەکان هەموو لقەکان مناڵیان هەبووە من کە ئەم بیرۆکەی خۆم پێشکەش بە خوشکانی خۆم کرد لە شارەکانی تر ئەوانیش پێیان قوبوڵ بوو پێیان خۆش بوو کە ئەوانش دەستیان کرد بەم کارە و ئێستا لە هەموو شار و شارۆچکەیەکی ئەم کوردستانە سۆمای چاوانمان هەیە کە هاوکاری مناڵی بێباوکەکەین و دەستگیرۆیانەکەین بە هەموو شێوەیە. یخوا لە شتان ساغ بێ دادەبان ئەو پرسیارم لا دروست بووە ئەمڕۆ ئێوە بۆچی لێرن داوامی ئاسایی خۆتانە یاخود چالاکیتان هەیە؟ ئێمە خۆمان وەکو سۆمای چاوان بەرنامە و پلان و پرۆژەی خۆمان تایبەت هەیە بۆ مناڵی بێباوک بەلامانەوە زۆر شتێکی باش بوو بۆ نمونە ئێمە مناڵی بێباوک شتێکیان بۆ بکەین جیاواز لە مناڵی تر ئێمە خولی هاوینەمان کردوێتەوە خولی هاوینە بۆ مناڵی بێباوک کە لە سنووری شاری سلێمانی نزیکەی 100 مناڵێکمان هەیە ئەم مناڵانە کە چوینە تەماڵیان لێمان پرسیون ئێمە بە ئەچینە ماڵەکان لە نزیکەوە ئاگامان لیانە سیرەکەی مناڵەکە لە ماڵە دانیشتووە مەشغوڵی ئایپادە مەشغوڵی یاریکی ئەلەکترۆنیان دانیشتوە بە دیا تەلەڤیزۆنە و تومان بۆچی نەچویتەتە ئەم هەموو خولە هەیە لێرە و لەوێ دایکەکە عنی بە چۆنەڵێ بە شێوازێکی زۆر خەفەتاییەوە وتی زۆربەی زۆریان ئەڵێن ئێمە ناتوانین مناڵەکانمان بنێرینە خولی هاوینە لەبەر ئەوەی کولفەیەکی زۆری ئیتر ئێمەش بیرمان لەوە کردەوە ئەمە بۆ نزیکەی 8 ساڵە بێ ئەمە خولی هاویناکەینەوە بێ بەرامبەر بۆ مناڵان تایبەتە بەس بۆ منداڵانەی کە بێباوکن و لە ئێوە خۆیان تۆمار بەڵێ ئەو مناڵانی بێباوکن لای خۆمان تۆمارن ئەم مناڵانە ناتوانن بەشداری خولەکانی دەرەوە بکەن لەبەرەوە ئەم کولفەیە ماخسۆتە سەر خۆمان لە ڕێی خێرخوازانەوە خۆی گەورە پاداشتی هەموو لایەک باتەوە بەڕاستی ئەم مناڵانە پێویستیان بە پەروەردەکردن خۆشحاڵەیە یعنی ئێستا هەموو منداڵێک بە تایبەتی لەم سەردەمە ئێستاە
پێویستە هاوینام بچێتە خولەوە ینی هەندێک چالێکی نەوعیەوە ڕەنگە منداڵێکی بێباوە کەس بەو معناتە بکە نەتوانێت یاخود دایکەکە نەتوانێت پێدای سەری خۆشحاڵی ئەمە وای لێکردنی ئێمە ئەم خولانە بکەینەوە بەردەوامیش بن ئەمڕۆ خولی هاوینەمان هەیە سپاس بۆ خی گەورە نزیکەی 100 مناڵێکمان هەیە بەڵام جاری وا هەیە مناڵێک بۆ نمونە بەهۆی عۆزرێکەوە نایەت ئەوە کێشەمان نییە زۆریشیان لێ ناکەین ئێمە خولەکانمان بێبەرامبەرە بە هەموو شتێکەوە بۆ نمونە پاسمان بۆ دابین کردوون هاتوچۆ پاسە چێتە بەردەرگا هەڵیانەگرێ و دوایان باتەوە بۆ ماڵەوە ئەمە بەڕاستی جێی دڵخۆشیە بۆ دایکەکان ئەڵێ ئێمە متمانەیەکی زۆرمان بە ئێوە هەیە کە وەکو مناڵی خۆتان مامەڵەیان لەگەڵاکەن زۆر زۆر دڵخۆشن بەم خولانە و ئێمە خولەکەشمان زیاتر خولی پەروەردەی و خولی پێگەیاندنە دادەبیان بۆچی ئێرە ئەوە بێت دەنگە لە کاتێکا کە هاتمە ژوورەوە هەستم کرد دنیاک خۆنەرە و پێڵاوانەی لێ مناڵەکان ئێستا لێرە مناڵەکان لێرن بەڵێ لەسەرەوە بەشداری ئەوانەکانە من لە خزمەتتانم خۆشحاڵە بم ئینشاءڵڵا چین بیان بینن فەرموڵە پێمان خۆشە ئێمەش بیان بینین السلام عليكم. السلام عليكم. باش مونساجا. باش مونساجا. باش دادەبیان باسێکی ئەم خولانە بۆکە ئەم خولە تایبەتە بە مناڵی بێباوک خولی هاوێنەی سۆمای چاوانە کە ئەو مناڵانی بەشداری ئەم خولاکەن ئەو مناڵانن کە باوکیان لە ژیانیان نیە ئێمە حەزمان کردووە وەکو یارمەتیەک بۆ دایکەکان ئەم خولانەمان بێ بەرامبەر بۆ مناڵە نازدارەکان هەموو شتێکیشتان بۆ دابینکردن هەم لە پاڵ هەم لەوانەکان یعنی وەرمونە پێداویستی بەڵێ مناڵم خولەکە بێ بەرامبەرە هەم هاتوچێ مناڵەکان لەگەڵ ئەوەشە هاتنی بۆ ئێرە دابینکردنی خواردن لە بینی وانەکانە و ئاو هەموو ئۆشتانی کە پێویستە بۆ مناڵ هەڵتان ناوە هەوکو هەموو خولێکی تر ئەو کۆمەڵە پێداویستانە تەخام بکەن بەڵێ بێگومان هەمووشی لە شوێنی تایبەتە دامانەوە فێنکەرە و شوێنی باشمان بۆ تەرخانکردن چکە مناڵی بێباوکە و خۆشمان ئەزانین بۆی زیاتر سوود ببینن لەوانەکان شتەکانان بۆ شێوە دابین کردووە کە سوودیە ببین دادەبیان منداڵانی بەباوکە میشە فەراغێکی بوونی باوکیان پێوە دیارە ئێوە تا چەند هەوڵتان داوە بێزکرد لەو کۆمەکی هاوکاریانی کە دێنن بە منداڵانە گرنگی بەلایەنە پەروەردەیەکەیان بن واتە لێرە چیوانەیەکیان پێ ئەڵێنەوە کە سوود بە مناڵانە بیان ئێمە زیاتر ئەوە وای لێکردین کە ئەم خولانە بکەینەوە مناڵانی سۆمای چا مناڵانی بێباوک زیاتر ناتوانن بەشداری خولەکانی دەرەوە بکەن چکە خولەکانی دەرەوە تێچوویەکی هەیە بەڵام ئەم خولە ئێمە بێ بەرامبەر بۆمانکردنەوە ینی زۆر سوودی هەیە بۆیان وانەکانیشمان وانەی پەروەردەیە لەگەڵ فەرموودە لەگەڵ قورئان و چۆنێتی قورئان خوێندن چکە مناڵانی وامان هەیە ینی هەر بسمیلاکەی غەڵەتە وامان لێکردن فێریان کەین فێری نوێژ فێری ئەو ئادابانی کایە خۆڕەوشت ئاداب و لەگەڵەوەش بیر و باوەڕ ینی بەڕاستی ئەو مناڵانەوە لەکەین کە بە بیر و باوەڕێکەوە دروست ببن بۆی کە گەورە بوون بتوانن خۆیان زاڵن بەسەر چاک و خراپێ ئەو مامۆستا بەڕێزانی کە لێرە ئەم خولە ئەڵێنەوە ئەو کەسانە تاوەشمەنداغی کردەوە بۆ ئێوە قورس نەبووە یان بۆ منە هەڵتان ناوە مامۆستای هەموو وانەکان کە بکەن بۆ نمونە زمانە وانە قورئانی پەروەردەیەکانە خۆی کاری خێرخوازی هەموو کەس حەزی لێتی ئێمەش کەوتمانە ئەم مناڵانە بێباوکن بڕاتان هەبێ زۆر خەڵک بەدەمانەوە سپاس بۆ خۆی گەورە بە پەرۆشەوە هاوکاریمانەکەن مامۆستاکان خۆی گەورە پاداشتیان باتەوە خۆبەخشانە بەبێ مقابل یانوانەکانیان ئەڵێنەوە زۆر بە دڵسۆزی بەڕاستی من زۆر سوپاسیانەکەم یەک بە یەک ئەو مامۆستایانە بە دڵخۆزی کارەکانیانەکەن ئەوە جێی دڵخۆشی بۆ ئێمە دەبێن ئەم پۆلانەیەک پۆلتان هەیە منداڵی کە بۆ ئێوە بەدارن چەند تۆ زیاتان کردووە پۆلانەکان جیان کردوێتەوە نەخێر ئێمە هەموو شوێنێک بێ بە پێ تەمەەن جیان بکەینە بە پێی تەمەەن و ئاستی خوێندن مناڵەکانمان کرێت بە سێ قۆناغەوە قۆناغی یەکەمان ئەو مناڵانن کە تەمەنیان بڵێ لە پۆلی چواری بناڕەتین هەتا 6
4 و 5 و 6مان بەیەکۆداناوە قۆناغی دووهەمیان 7 و 8 و نەمان بەیەکۆداناوە قۆناغی سێهەم لە دوای 9 و 10 و 11 و 12 و هەتا جامیعەشی تایە کە ئەتوانین ئێمە ئەو مناڵانە هەموو لە خۆ بگرین و بە دڵێکی زۆر مرتاحەوە یەنە لای ئێمە دایکەکانی زۆر مرتاحە مشکالەکە یەنە لای ئێوە مرتاحین بەوەی کە لە شوێنێکی ئەمینان و فێریشتی باشیانەکەن ئێستا 3 پۆلمان هەیە ئەمە قۆناغی یەکەمە کە پێکهاتووە لە مناڵە جوانانە قۆناغەکانی تر لەسەرەوە فەرموو لە خزمەتان سلام علیکم چۆن کچە جوانەکان باش سڵاتان لێبێ سڵاتان لێبێ باش مامۆستاگیان زۆر سپاس پەرمودا دەبێت ئەمەش یەکێکی ترن لەو پۆلە مناڵانەی کە لای ئێوەن بەڵێ ئەمە قۆناغی دووهەمی خولەکەمانە کە پێکهاتووە لەو مناڵانەی کە تەمەنیان لە سەر و 12 ساڵەوەی بڵێ لە پۆلی 7 و 8 و 9 بەشداری ئەم قۆناغی کردووە باشتە دەبیان کۆی ئەو مناڵانەی کە لای ئێوە چەندێکن هەمویان بێتکە لەوەی ئەم خولە لەم خولەیە مناڵی ترتان هەیە ئەنی هەم بۆ کۆمیکردن هەم بۆ کەفالەتکردن ئێمە مناڵەکانمان کە لای ئێمە سوودمەندن کە کەفالەتمان بۆ دابیدووە 500 مناڵە بەڵێ بەڵام بەژاربوانی هەر لە باسی شاری سلێمانیەکەم کە خۆم سەرپەرشتی خۆشحاڵی ماشەڵڵا ڕێژێکی زۆر الحەمدولیلا سوپاس بۆ خوای گەورە هۆکارەکەش یەگەڕێنەوە بۆ خێرخوازان خوای گەورە پاداشتیان بادۆ کە بەدەمانەوە و کەفالەتی مناڵمان بۆ دابینەکەن ئێمە دەستخۆشییان لێ یەکەین چونکە بەڕاستی ئەگەر ئەوان نەبن ئێمەش بوونمان نییە هۆکاری بەرەو پێشچوونی کاری خێرخوازی بە تایبەتی سۆمای چاوان خێرخوازانی شارەکەمانە هەموو ئەو منداڵانە بەشداریان نەکرد لە پلانەوەیە نەخێر ئەو مناڵانی بەشداریان کردووە ئێمە بە حوڕی خۆیان بۆ منە کۆبوونەیەکمان بە دایکان کردووە ناوی ئەو مناڵانەمان وەرگرتووە کە حەزیان کردوە بەشداری خول بکەن بە تایبەتی ئەم خولەی ئێمە کە بێبەرامبەرە بۆیان ئیتر نزیکەی 100 مناڵێکمان هەیە تا دەبیان ڕەنگە لای زۆربمان ئەو پرسیار بێ ئێوە چۆن ئەم منداڵانە ئەدۆزنەوە یا خۆ چۆن دەستانەگا بە منداڵانە و دەزانن کە پێویستیان بە هاوکاری ئێوە یا خۆ سەرپەرشتیکردنی ئێوە خۆی ئەو مناڵانە دیارە لێرە و لەوێ سۆمای چاوانیان بیستوە دایکەکان ئەزانن کە بڵێ دەستگایەکی ئاوا خێرخوازی هەیە کە مناڵی بێباوک لە خۆکرێ یەنە لای خۆمان لێرە ناونووسیانەکەین سەرەتا هەر ناویان ئەنووسین لە سجلێکە ڕقم تەلەفۆن و ناونیشانشتیان لێ وەرەگرین دواتر ئێمە سەردانی ماڵەکانیانەکەین لە ماڵیان کۆمەڵێک زانیاری و معلومات تەوەری ئەگرین لای خۆمان ئەکەین بە فۆرمێک ئەو فۆرمەش بێگومان حتا خۆمان نەچینە ماڵەکان و لە نزیکەوە ئەنی لەبار و ژیان و گوزەرانیان نەکۆڵینەوە چکە زۆربەی زۆری ئەو خانەوادانە کاچینە ماڵیان یعنی سیرەکەی نەخۆشی هەیە کرێچیە وەزئی زۆر خراپە ئێمە لێرە بێ یعنی چۆن جیاکاری بکەین لە نێوان مناڵێکە کە سوپاس بخوای گەورە هیچ کێشەیەکی وای نیە یەک مناڵە و دایکەکە توانێت سەرپەرشتی بکات و یان بۆ نمونە هاوکاری بکات ئێمە ئەو مناڵە ئەتوانین بین بە خێرخوازێک کە بڕێکی باش هاوکاریەکە باشتا دەبیان زۆربەی خاتم و گۆڵ جوانانەیە بینم هێنا کچن کورتان هەیە بۆ کەفالەتیان بەس کچان کوریشمان هەیە بۆ کەفالەت بەڵام ئێمە ساڵانی تر خولەکەمان بۆ مناڵی کوڕیش و کچیش بوو بەڵام ئەم ساڵ خولی کوڕانمان کردووە بە خێوەتگەیەک بۆ نمونە بە 3 ڕۆژ ئەو کوڕانە ئەبین خێوەتگەیەکیان بۆکەین بابەتی پەروەردەی و بابەتی زانستی و هەموو شتێ لەو بابەتانیان پێ ئەڵێن کاتە هاوکاریەکان بۆ هەردوولایەنەکە و خولیش بۆ هەردووکیان بە شازی جیاواز کراوەتەوە ساڵان بەیەکەوە کردمان بەڵام ئەوەی تێبینیمان هەبوو زۆر سوودی نەبوو چکە مناڵی کوڕ لەگەڵ کچە لە شوێنێکی ئاواداخراوە یعنی بەڕاستی گونجاو نەبوو لە باشترین و ئێتر شێوازەکەمان گۆڕی مەساڵ لە دوای ساڵ هەنگاوانین بۆ کردنی کاری باشتر و بۆ پێدان بە ئەم مناڵە نازدارانە ئەم ساڵ وامان لێ کردووە تەنها کچانمان وەرگرتووە لێرە بەڵام کوڕانمان بە خێوەتگەیەک بردوێتە باشدا دەبێت ئەو منداڵانەی کە ئێوە وەریانەگرن بۆ کەفالەتکردن یاخود بۆ هاوکاریکردن تەمەنەکان دیاریکراوانی و کۆزانین هەندێک منداڵبان هەیە ڕەنگە تەمەنیان گەورە ببێ ئیتر لە بێباوکی دەربچن یان جۆرێک ئێوە سیستەم و بەرنامە ینی بگرنە بەر بۆی کە شێوازی هاوکاریەکانتان دیاری کرێ
ئێمە ئەو مناڵانەی کە وەریانەگرین ئەبێت تەمەنی ئیتر هەر لە تەمەنی یەکمانگی وەرمانگرتووە تا تەمەنی 15 ساڵی کە لە 15 ساڵ گەورە بێتەوە ئەچێتە 16 ساڵی ترێمە لای ئێمە کەفالەت وەرناگرێت بۆچی لەبەرەوەی خێرخوازەکە خۆی پێی خۆشە مناڵێکی زیاتر بچووک بێت کەفالەتی بکە هەتا گەورە بێ کە گەورە بوو ئیتر ئەو کەسە توانین لەسەر پێی خۆی بوەستێ بۆ نمونەیان ماوەیەکی پێ بچێت بتوانێت کارێک شتێ بکە بۆ خۆی ئیتر خۆی بە پێی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و فەرمی مناڵ ئیتر کە گەشتە تەمەنی ئەو تەمەنی دیاری کراوە کە ئێمە پێڵین تەمەنی خوار بڵێ 15 ساڵی ترەوە لە هەتیوی دەرەچێت ئیتر لەبەرەوە خێرخواز خۆی حەزەکە مناڵی ورد کەفالەت بکە باش ینی ئەم منداڵانەی کە ئێستا لێرن بۆ نمونە هەیە لە خانەوادەیەکە چەند منداڵێک بن یان ئێوە لە هەر خانەوادەیەک منداڵێک ئەتوانن وەرگرن کەفالەتی بکەن و هاوکاری بکەن وەکو باسم کرد ئێمە کە سەردانی ماڵەکانیانەکەین بچووکتری مناڵیان وەرەگەین ئەمەجا ئەو مناڵان بۆ نەگەر منداڵێک ماڵێک چەند منداڵێکی بە باوکیان هەبێ ئێوە تەنها یەکدانیان ڕەنگە بتوانن بچووکترینیان وەرەگرین وەکو ناو لە لای خۆمان تۆماریەکەی ناکرێ بڵێ مناڵی هەر هەمووی لە سجلی تایبەت خۆیان لە فۆرمەکانان بکە بوومان وەرمانگرتوون ناوی مناڵەکانی هەمووی تایە بەڵام کەفالەتەکە بۆ مناڵێکە بەڵام ئێمە ناڵم ڕەچای ئەومان کردووە گەر خێزانێک بڵێ خانەوادەیەک لە دوو مناڵ زیاتری هەبێ ئێمە هاوکاریەکانی ئەوان جیاوازترە لەوانی ترکە یەک مناڵی باشدا دەبێت عنی ڕەنگە ئەو پرسیارە لای هەمومان پرسیار بەیانی بەچی بڕێک ئەتوانرێ هاوکاری منداڵێکی بە باو کریان بود کەفالەت بکرێت ئێوە بڕێکتان دیاری کردووە یاخودۆ خێرخواز خۆی ئەتوانێت بڕێ لەسەر خۆی بڵێ ئەو کەسێک کە خێرەکات خۆی حڕە خێرەکەی چەند بێت لە هەزارەوە ئێمە لە 250 خێرە بەڕاستی بەڵام ئێمە وەکو کەفالەتی مناڵ 50,000 کەفالەتی مناڵێکە بەڵام زیاتریشمان هەیە کە لە 50,000 بۆ 60-70 بەپێی باری بژێوی خێزانەکە داوینمان کردووە بۆیان وەڵامی تر خێرخواز دەتوانێت 10,000 ئێمە سنووقمان هەیە لە 10,000ەکە بۆ نمونە کۆ بێتەوە بێ بە 50,000 و نەدەست مناڵی ینی ئەوە نییە کێشە بێ بڵێ کەسێ نەتوانێت 50,000 بایتر بەشداری ئەم کارە خێرخوازیێنەکە نە من ئەڵێم لە 1000ەوە لە 250 تۆ سواری پاسە بیت هەموو جارە پێم وتون وتمە ئەگەر سوار پاس بیت ینی 500 پێ نەبێت 250 پێداتە بەزیان ینی ناتوانانی بڕۆی بگەیتە ئەو شوێنی مەبەستە لەبەرەوە 250 کەم نییە بە تایبەتی بۆ کاری خێرخواز باش ئێمە هاتوونی تلایم گوڵە جوانانە بەڵام دڵنیام ئێوە کۆبرەوەی تریشەکەن بۆ دایک و باوکانیان بۆ نمونە گەاندنی ئەو هاوکاریانە ئەویان چۆنە بەڵێ ئێمە کاتێک کامانەی هاوکاری ئەم خانەوادانە بین ئێمە ئێستا لە خوارەوە کۆمەڵە دایکمانبان کردووە کە هاوکاری ماگانیان ئەینێ چکە هاوکارەکەی نەدەست دایکەکان وی دایکەکە ئەزانێت چۆن ئەو هاوکارە بگەێنێ بە مناڵەکەی چۆن سەرفیکات چۆن پێداویستەکانی پێجێبەجێ بکە لەبەرەوە ئێمە کۆبوونەوەیکی گشتیمان بۆ دایکەکان کردووە هەم بۆ ئەوەی کە چۆن خولەکە باسی خولەکەیان بۆ بکەین و هەم هاوکارێکیشیان بەڵێ لێرن لە خوارەوە ئینشاڵڵا ئاچینە لای ئەوانیش خزمەتان نابین چالاکی تریش بزانین ئێوە چۆن هاوکاریانە ئەدەن بۆ دایکانیکە زۆر باشە ئینشاڵڵا من لە خزمەتان ئێستا ڕێستی بینی دوو دەرسمان هەیە لەم ڕێستەیە بڵێ خواردنمان بۆ ئامادەکردن هەر لە ڕێ خێرخوازەوە شەربەت و بسکیت بۆ ئەوەی کە پشوێک بن و شتێکیش بخۆن لێرە کاتە ئێستا دایکەکان لەکوێ کۆکراونەوە هەمیشە کۆیانەکەنەوە یان شێوازی کۆکران دایکەکان ئێمە ماگانە کە کەفالەتی مناڵەکەمان بۆ ئامادەکردن باگیانەکەین بەڵام ئێستا ئەمڕۆ لە خوارەوە ئینشاڵڵا ئەچینە لای ئەوان باش دەبیان لە ئێستا بەخراو خێرخوازیەکان زۆرن ئێوە چۆن هەوڵتان داوە کە ببنە دەستێکی ئەمین متمانەی خەڵک بەدەستبێنن خێرخواز بەدەستبێنن بەڵێ ئێمە ئەو ئامانەتی کە ئێتە دەستمان هەروە بە ئاسان نایەتە دەستمان و بە ئاسانش نایگەینە دەستی ئەو دەستەی کە پێویستێتی ئێمە وەکو باسم کرد ئێمە سەردانی یەک بەیەکی و ماڵانەمان کردووە
بۆ ئەوەی کە لە نزیکەوە زانیاری ورد دەربارەی خێزانەکان بزانین ئەو ئامانەتیەتە دەستمان ئامانەتێکی قورسە بەڕاستی هەم خۆشە هەم قورسیشە چونکە ئەگەر وەکو خۆی نەیگەیانی بەڕاستی جێی ئەوەیە عنی مرتاح نابی پێی بەڵام ئێمە سوپاس بۆ خۆی گەورە توانیمانە دەستێکی ئەمین بین بەردەوامی کارەکەمان سەلمێنەری ئەو ڕاستەیە کە لە ساڵی 2007ەوە ئێمەوە نزیکی 16 ساڵ بۆ 7 ساڵە بێ ئێمەم کاراکەین سوپاس بۆ خۆی گەورە بە ئەمانەتەوە ئامانەتی خەڵکمان گەیاندۆتە ئەو دەستە باش ئەوانی کە لێرە ئیشەکەن هیچ ینی لەو بڕپارەی وەرەگرن کە بۆن خێرخوازێکی هێنێڵێمە بۆ مناڵی بێ باوکە ینی بۆ نمونە ڕەنگە لە ڕخراوەکانی ترای خود لەو پرۆژە خێرخوازانێکی هەیە زۆر جار گرفت لەمانەیە دروست ببێ خۆت ئەو ڕاستەرنجە هەبوو بێ کە بۆ نەپارەکانمان وەکو خۆی ناگەن ئێمە وەکو سەمای چاوان بە تایبەتی لە لقی سلێمانی کە کاری خێرخوازیەکەین ستافێکین ئەو ستافە کۆمەڵی سیفاتی تایبەتیان پیا هەیە من حەزەکەم لێرە هەڵبژێراون زۆر کەسەیە حەزی بەکاری خێرخوازیە بەڵام هەیەتیای سەرکەوتو نییە ئەو ستافێک کە لەگەڵما کاری خێرخوازیەکەن کۆمەڵە کەسانێکن کە دڵسۆزن بەڕاستی نێتپاکن دەستپاکن لەگەڵ ئەوەشە ڕازگۆن و هەروەها متمانەی تاوام پێیان هەیە و ئەوانش متمانیان بە من هەیە کە من ئەم کارم بۆ شێوەیە ئەوان هاوبەش بکردوپی باشە دەدەبیان ئێستا ڕەنگە کەسێک سێریان بەرنامەی من و تۆ بکات پێی خۆش بێت هاوکاری بکات هاوکاری مناڵێکی باوکە کەفالەت بکە ئێوە مناڵی ترتان هەیە کە پێویستی هاوکاری ئێوە بێ یاخود خێرخوازی تر وەرەگرن پارە وەرەگرن بێگومان ئەمیشە ئێمە بەردەوامی هەیە هەم چۆن ژیان بەردەوامیە مردنیش بەردەوامی هەیە جاکە باوکێ مرد مناڵ هەتیوەکەی ئەو مناڵانەکەێنە لای ئێم ناونووسیانەکەین هەوڵیان بۆین لە ڕێی خێرخوازەوە کافیلیان بۆ دابینکەین ئەو کافیلانش بە پێی ویست و حەزی خۆی بە پێی توانای مادی خۆی هەیە 50,000ەیە 50,000 کیفایەتە بۆ بەعزە خێزانی بەڵام هەیە 100,000 هەیە زیاتریان کەمتر ئەوە جێ دڵخۆشیە ئێمە ئەو خێزانانە بەشداری پێەکەین کە زۆر زۆر محتاجن بەو هاوکاریە لەگەڵ ئەوەشە پێم خۆشە کە باسی ئەم ستافەم کرد ستافەکەمان خۆبەخشانە کارەکەین یعنی هیچ کام لەم خوشکانی کە لەگەڵ مناکاری خێرخوازی سۆمای چاوانەکەن هاوکاری بە هیچ شێوەیەک وەرناگرن لە هیچ شتێک سوودمەندین بەڵام پاداشتیان لای خۆی گەوراوێ چکە نێتمان ڕزابوونی خۆی گەورێ انشاءالله هەرواشە بێت دادەبیان باشترین هاوکاری چیە بۆ ئەممان یعنی زۆر جار وترێت تەنها پارە پێویستە ڕەنگە زۆر جار خواردن پێویست بێ زۆر جار زستانان ڕەنگە نەوت بێ کامیان پێویسترە بەڕای ئێوە خۆی هەموو شتێک پێویستە بۆ ژیانی بە تایبەتی ژیانی ئەم خانەوادانە دابینکردنی پێداویستەکان بە پێی کاتەکان بۆ نمونە ئێمە لە کاتی کردنەوەی قوتابخانەیە حەزەکەم ئیشارەت بۆ بەم لە کاتی کردنەوەی قوتابخانەیە مناڵ پێویستی بە پێداویستی قوتابخانەیە قەرتاسیە ئێمە تایبەتمان کردووە لە کاتی کردنەوەی قوتابخانەیە ئێمە بۆیان دابینەکەین لە ڕێی خێرخوازەوە یان لە کاتی زستانە خۆمانەزانین ینی وڵاتێکی سارد ینی جەوێکی سارد ئەگەر نەوت و سوتەمەنیان بۆ دابینەکەین بەڕاستی حاڵیان زۆر وێرانە ئەم ئێمە لە زستانانە سوپاس بۆ کاتەکانە بەڵام زیاتر لە بۆنەکانە خەریب ئەو بڵێم بۆنەکان ئێوە قەرەباڵغتر نییە خۆت سەرقاڵتر نین ینی بۆ منە ڕەنگە خاتونێک خەریکی ئامادەکاری ماڵەکەی بە بەڵام دڵام ئێوە لە بۆنەکانە ئەوەندە مەشغوڵن ڕەنگە کۆتاشت ئەوە بێت کە گرنگی بە خۆتان و ماڵتان بن ئێمە لە بۆنەکانە بە تایبەتی جێژنەکان چۆنەڵی ئێمە هەر لە دەرەوەین چونکە خێرخواز بە تایبەتی لە جێژنەکانە حەزەکەن جلوبەرگ بۆ مناڵ بکڕن حەزەکەن خواردنیان بۆ داوینگەن حەزەکەن پارێکی تایبەتیان بۆ بنێرن ئێمە لە خزمەتیانین یعنی شەوی جێژن بووە ئێمە لە دەرەوەین گەیاندنی هاوکاری خەڵک بۆ مناڵانە چونکە بەڕاستی ئەوان کە متمانیان بە ئێمە کرێ ئێمەش حەق بین بە ئیشەکەمان سپاس بۆ خۆی گەورە توانیمانە لە جێژنەکانە بە تایبەتی زۆربەی زۆری ئەو خانەوادانە دڵخۆشکەین بۆ شتانی کە پێویستیانە باشە قەت بارودۆخی ئێستا وای کردووە کە ئێوە نەتوانن وەکو پێویست هاوکاریەکان بگەێنن یعنی ڕەنگە مناڵتان لاو بێ کەفالەت کرابێ بەڵام بەهۆی بارودۆخی خۆتەزانی زروفی کوردستانەوە زۆر جار خەڵک هەمووی لە ژێر ئاستێکی بەڕاستی هەژاریە ئەمە وای کردووە کە ئێوە کەمتر هاوکاری مناڵانە بکەن ئێمە سیستەمی کارمان وا ڕێکخستووە کە نەمانێشتووە ئەو خانەوادانە هەست بەوە بکەن کە ئێمە زروفێت تێکەوتوین بۆ نمونە کاتی نەبوونی موچە و بوجە ئەوانە یعنی زۆربەی زۆری شوێنەکان ئەو بڵێ زەربەیان بەرکەوت بەڵام ئێمە کوسۆمایچان نەمانێت چکە ئێمە سنووقی تایبەتمانەیە لەو سنووقە تەکمیلەی ئەو ئیشەمان کردو نەمانێشتە بە هیچ شێوەیەک هەست بەوە بکەن بەڵام ئیتر جاری وها بۆ شت ئەگەر کەم بوو بێت
بە کەمی یامانە بێ ئەڵێ لە کەم و لە زۆر ئەبۆ شێوەیە هەموو کاتێ دڵخۆشمانکردن سوپاس بخۆی کاتە دەرگاتان هەمیشە کراوێ هەم بۆ خێرخوازم بۆ مناڵانی بێ باوەڕ خێرخواز دیوامانە ئێمە هەر ڕوشمان نەدیوە ناشی ناسین بەڵام سوپاس بۆ خی گەورە مەبلەغێکی باش هاوکاریە نێرێ بۆ مناڵانە من ئەزان کەوەس زۆر سەرقاڵن ئەمڕۆ ڕۆژێکی پڕقەرەباڵغیتان هەبوو بۆ دڵنیام ڕۆژەکانی دادەبیان ئەو هەیە بۆ خزمەتکردنی ئەم منداڵانەیە بەڵام قەت بووە ڕووداوێک هەرگیز بیری لە بیری نەکەیتەوە ڕووی دابێت خۆش بێ ناخۆش بێ بۆ ئێوە پەیوەندیدار بێ بە منداڵانە بەڕاستی ژیانی ئەوان هەمووی پڕە لە ناخۆشی من هەر بە سەردانی کردی ماڵەکان نازانم ئەو ماڵانە پڕێتی لە خەم و خەفەت چکە باوک بەڕاستی کۆڵەکەیە لە ماڵە بەڕاستی کە ماڵێک کۆڵەکەیتیانەمە کۆڵەکەەکە ئەنی ماڵەکە ڕوخێ بەڵام سوپاس بۆ خی گەورە دایکانی کیوامان هەیە توانیوانە لەسەر پێی خۆیان بستن و جێگەی باوکەکەش بکردنەوە بەڵام ئێمە من خۆم بە خلالی ئەوەی کە ماوەیەکی زۆرە ئەمیشاکەم زۆر شتی ناخۆش هەیە یعنی ئەتوانم بڵم خۆشەکان کەمە بەڵام جاریوان شتەکە ناخۆشە بەڵام لە کۆتایە خۆش دەرەچێت من ئەگەر یەک بەسەرهاتی ئەو دایکانەتان بۆ باسکەم جارێکیان خێرخوازێک بڵێ زۆپایەکی هێنا بۆ ئەوەی بین بە ماڵێکی بۆ شێوەیە ماڵێکی هەژار ئێمەش ناوەکانم هێنا سێرێکم کرد سێم کرد ناوێکم هەڵبژار وتم ئەم ناوە با تەلەفۆنی بۆ بکەین تەلەفۆنمان بۆ کرد زۆر دڵی خۆش بوو ئەگیریا یعنی ئێمە دڵمان خۆش بەوەی کە ئەومان هەڵبژار بەڵام خۆشی ئەگیریا ئیترکە هات بەسەراتێکی بۆ باسکردن وتی من کاتێک ئەم شەو زۆر سارد بە لە زستانە وتی سێرم کردووە مناڵەکان سەرمایانە نە زۆپا هەیە نە کارەباش نەبوو هیتر هەڵکەم ئیتر دام پۆشین و چوم نوێژم کردو دوور کات نوێژم کردو و دام کرد لە خوای گەورە خوایە گیان دەرومان لێ بکەرەوە بەو شێوەیە کە ئێستا ئاوان ینی تۆزە گۆڕانکاری بە ژیان نابێ ینی گەرمکەرەوێ شتێک وتی بەیانی لە جەڕسیەوە خەبەرم بۆ کە جەڕسەکەتان کردتان وەرە بۆ سۆمای چاوان هەستێکە بوو لەو کاتێکی ناخۆش بێ بۆی کە چەندین ماڵی وا هەبن بەڵام لەو کاتەیە کە تۆ دەرود لە ماڵێکیش کرد بێتەوە زۆر دڵخۆشی بوو بۆ ئێمە چکە توانیمان ماڵێک هەڵبژێرین کە ئەو ئەمانەتی ئەو خێرخوازە وەکو خۆی بگەێنی کە هات لێرش زۆر گریان ئێمەشی کردە گریان وتم بۆچی ئەگریوتی وەڵام من نازام چۆن سپاسی خوا بکەم کە خۆی گەورە یعنی بەڕاستی ئەم شەو ئەو یارمەتی بۆ نردوم لەلایەن ئێوەوە ئیتر ڕاستی ئەمانە جێی دڵخۆشیە و هەم بەسەراتی ناخۆشیەوە هەم خۆشیشە ئیتر بزانم ئەم شتانە زۆر یان مناڵێک زۆر پێمان باش بخێرخوازێک هینێکی نابوو پاسکی لێک گوتی بیان بە مناڵێکی زۆر مستاغی تر منیش لە ناو مناڵەکانە مناڵێک مەڵبژار زۆر کەم دەسە ئەوەیە بڵێ باوکی مردووە دایکیشی زەواجی کردوێتەوە لای نەنک و باپیرێتی تر نەنک چوزانێ بۆ من ئەو مناڵات چۆن پێویستی بەدانێ چەند جار وتی چەند جار داوای پاسکیلی کردو منیش تەلەفۆنم کردوتم ئەو مناڵە بابێت ئیشێکمان پێێتی نەکەکە هێنای کێنەی وتمان پاسکیلۆ بە دیاری بۆ هاتووە و بیبە بۆ مناڵەکە و ئەو دایکە ئەو نەنکەش زۆر گیریا وتی وەڵی هەدوو هەفتەیە مناڵاگری بۆ پاسکیل نازام چۆن ئەو پاسکیلەی بۆ بکڕم یعنی نەشم زانێەوە لە ڕێکیەوە ئێستا ئێوە بانکتان کردەوە پاسکیلە بە دیارێنێ ینی زۆر دەستخۆشی لە خێرخوازەکەش و لە ئێمەش کرد کە ئەومان هەڵبژار ڕەنگە ئەمانە بەڕاستی ینی حەدەسی ناخۆشیش و خۆشە بەڵام ئێمە سپاس بۆ خی گەورە ئەیگەڕێنمەوە بۆ ئەوەی کە خی گەورە ئەم ئیشە ئێمە زۆر پێ قبوڵە چکە ئەتوانی ئەو کەسانە هەڵبژێرین کە مستحقی ئەو پێداویستیان لەو کاتەیە بیانینێ دادەبیان ئێوە زۆر سەرقاڵن بەگانی هاوکارەکان میش نامێت لەوە زیاتر لە کاتان بگرن لێرە تاوایەکەین ئەم ڕگەیە بەڵام حەزەکەم زانم دوێەوە دادەبیان بچیەوە خەریکە بێت دوایەوە ئینشاڵڵا ئەچینەوە ماڵەوە لە خزمەتتانام خۆشحاڵە بن بە هاتنتان ئەچینەوە ماڵەوە ئێتر زۆر باشە کاتەوە ئەم دادانە زۆرە چاوەڕێ زۆر باشە ئینشاڵڵا ئێستا ئێمە ئەو زەرفانی بۆمان ئامادەکردوون ئەیانی پێیان و ئیتر ئەوانیش لەواشە پێویست بێ بڕۆنەوە دەستان. دادەبیان جا خۆی کە
هاتیتەوە ماندووی حەزەکەی سراحەتکەی وەڵامی وەزمان لێ نەهێنەی قەیچێک ئاسایە زۆر سپاس سەماسانەوەدان بێخوا داتەبیان دایم پرسیارە بۆ خانمانی کە لە دەرەوەن چۆن بە ئیش و کاری ماڵۆ ڕاگەن چۆن ئەوە ئەو هاسەنگیە پارێزی ترە بێت ئەو کەسە لێزان بێت تۆزە قوربانیش بخۆی بە ئای چۆن ئەبێ پلانی هەبێت بەڵێ بەرنامە ڕێژی بکە بە هەم بۆ ئیش و کاری ماڵ و هەم بۆ دەریشەوە باش ئەو تۆ لە ژیانی خۆتا چۆن ئەمەت ڕێکخستووە ینی بۆ نەداوامی ڕۆژانی ئێوە چۆنە هی ئێرە چۆنە خۆی لە خۆیان کاتێککە دەسێتە ئیشێک ئەبێ پلان هەبێ بۆ سەرکەوتنی ئیشەکەت من وەکو خۆم پلانم بڵێ ساڵانە هەیە ماڵانە هەیە هەفتانەش هەمە ڕۆژانەش هەمە پلانی هەفتانم هەیە بۆ نمونە 3 ڕۆژە چمە دەرەوە باقی ڕۆژەکانی تر لە ماڵەوە لە خزمەتی ماڵ و مناڵ و خێزانابم و ئیشەکانی ماڵۆتەوە باسێکی خێزانەکەتم بۆ بکە چەند مناڵە هەیە ئێمە بە خۆشحاڵیەوە خاوەنی 3 مناڵین سوپاس بۆ خۆی باس و کوڕێکمان هەیە مناڵەکانم تا ڕادێ گەورە بوون ئێستا دەرەوەم زۆر ئاسانتر بۆ ئەکرێ بەڵام ئاژەر پێستێکیان بەگرنگدان هەیە پێشتر زۆر ینی چۆنەڵی ماندووم بەدەستیانە بەڵام هەر وازم لە کاری خۆم نهێنا و سوپاس بۆ خۆی گەر بەردەوام بووم لەبەرەوە ئەمزانی ئەم کارە گەر بەردەوامی پێ بەم ئەگا بە ئەنجامێک پاداشتێکی گەورە وەرەگرم لەسەر ئینشاءڵڵا باشە هەم منداڵەکانت هەم هاوسەرت چۆن هاوکاری تەکەن یاخود تا چەندێک پشتگیری و هاوکاردنین بگومان گەر هاوکاری نێوان خێزان و هەماهەنگی نێو خێزان نەبێ ئافرەتێک بچێتە دەرەوە کاری باری دەرەوە هەبێ بە تایبەتی ئەم پرۆژە خێرخوازیان ڕەنگە زۆر جار ئەگەر بۆنەیەک یاخود ناسبەتێک هەبێ زیاتر لە چەند جارێک لە هەفتەکە بێت گەلۆ 3 ڕۆژێک هەتا بچیتە دەرەوە گومان هەموو کەسێکی سەرکەوتو لە پشتەوە کەسێکی هاندەر هەیە ینی بۆن منەگەر لە ماڵەوە هاندەرم نەبن و پشتگیریم نەکەن و هاوکارم نەبن نەمەتوانی ئیشکاری خۆم بۆ شێوەیە ڕاپەڕێنم هەم هاوسەرم خۆی گەرە پاداشتی باتەوە لە هەموو شتێکە هاوکارم بووە هەر لە کار ڕێخستن بۆ نمونە مائیدەکانم هیچ ئەرخەلەی بۆ دروست نەکردوم لەگەڵەوەشا هاوکارێکی هەم لەلایەنی مادیشەوە دەستی گرتوم کە بتوانم ئەو کارە خێرخوازێ پەرە پێ بم بەڕاستی کاتە هاوکارێکی باش هاوکارێکی زۆر باشە ینی هەم تۆ لە ڕازی هەم ئاژە تۆ ڕازین بێگومان زۆرتان بەشەڕا ئەگە خۆیان ناوکەی مناڵەکانیشم بە هەمان شێوە ینی هەر هاوکارم بوون هەر ئیشێکم هەبوو بە یەکسەر عنی توان تەقی ئەمونە بێت و بڕۆ دەرەوە حەزیان لەو کاری تۆ هەیە بۆ من ئەوانیش لە داهاتووە پرۆژێ خێرخوازی ئەنجام بەن یاخود بچنە ئەم ڕێکخراوە یان هاوکارت بن هەنێ جار وڵی بێگومان خۆی مناڵ چاو لە دایک و باوکەکە تە دایک و باوک بەچیەوە سەرقاڵ بوو ئەوانیش حەزیان لەوەیە بەڵام زیاتر من کچە بچووکەکەم حەزی لێتی ئەوی ترم کە بە ناوی ئەویشەوە ناومناوە هەر عنی حەزی لێتی هاندانمانە بڵێ هاوکارمانە بەڵام وەکو ئیشکردن ئەڵێ من زۆر بەزەین بیانە ناتوان لەگەڵیانە هەڵکەم بۆ کارەکەشی ئەوە ینی جێ بەزەین ئەو مناڵانی کە ئەچین زۆر جار گرفتێک توش دەبێتەوە زۆر کەم ئەتوانێت بگەی ئەو معانات و ئەو خەمانە بگرێکە خۆی جاری وایە لەوانێت تۆ ئەم کاری خێرخوازی جایتیژ وتومە لەوانی خەڵک زۆر تەماحیتیا هەبێ بەڵام زۆر قورسە بەڕاستی ئەگەر نەتوانی لەگەڵیا بڕۆی ینی تووشی چەنەها خەفەت و خەمەبی ینی سێرەکەی مناڵەکە تووشی سەرەتان بووە دایکەکەی تووشی سەرەتان بووە ینی ئەمانە هەمووی ڕوو لە خۆمانە جارێ باوکەکە مردووە کەس باوکەکە مردووە ئەم شتانە هەمووی خەفەتن بۆ بەڕاستی من خۆم هەز بە خۆمەکەم یانی لەوەتی ئەم کاری خێرخوازیەکەم زۆر هەز بە متی خۆمەکەم یانی ناتوانم لە زۆر شوێنە ئەها دڵخۆشی خۆم دەر باش هەمیشە ئێمە بێ چۆن لەلایەنی پیشەی ژیانمان تۆزە جیا بکەینەوە لە ماڵەوە هەرچەنە کاریگەریمان هەر تێگا قەت ئەوە جۆرێک لە بێتاقەتی دروست کردویان بێزاری دروست کردووە لە ماڵەکەتە خۆی هەموو کەسێک کە چوە دەرەوە ئیشی دەرەوە جێ ماڵۆ جیا کە هاتی تەماڵەوە بێ کە دەرگا و داخەزی تر هەموو شتێک کۆتایی پێبێنی هەموو جارێ بە بڵێ هاوسەرانی شاڵم بڵێ وتومە ئیشی دەرەوە مێنەرە ماڵەوە کێشەی دەرەوە مێنە ماڵەوە بە هەمان شێوە ئێمەش هەرواکەین ینی کێشە لە دەرەوە مشکل بەس لایەنێکی خۆشیشی هەیە کاتێک بۆ منە خانەوادەیەکە بینی منداڵێکە بینی بە بۆنی ئێوە هاوکاری کراوە ڕەنگەوەش بۆ خێزانەکە شەر ئەوە هەر زۆر زۆر جێ دڵخۆشیە من جاری وایە تەلەفۆنم بۆکەن چەنەها دوعای خێرمان بۆکەن کە بەهۆی ئێمەوە تووشی بۆ نمونە کار ئاسانیەک بووە هەیە قەرزار بووە ینی هەوڵماندا بڵێ لەلایەکەوە قەرزێکی بۆ دابینکەیان بۆ نمونە مناڵی نەخۆش بووە هاوکارێکمان کرد بۆی بتوانێت عیلاجی ئەو مناڵە دابین کات باشدا دەبیان ڕنگدانەوەی ئەو دوعا خێرانەی ئەو منداڵانە ئەو خانەوادانە و بینیوەتەوە لە ژیانی خۆتا پێ دوایە ئەو بەرەکەتی کەدا دەبیان هەیەی هەم لە ئیش و کارە هەم لە ماڵە
پەیوەندێکی بەوە هەیە کە کاتێکی باشی خۆی بۆ ئەوان دەرخەن بێگومان وایە من خۆم ینی لە ژیانی خۆمە هەستم بەوە کردووە یعنی جاری وەها بۆ ئیشێک هاتوتە پێشەوە زۆر قورس بۆ لەسەر شانم بەڵام یعنی کە چوومەتە پێشەوە لی زۆر بە ئاسانی یاوێتی بەدەستەوە یان جاری وا هەیە بۆ مناڵ سپاس بخۆی مناڵی ساڵحم هەیە هاوسەری باشم هەیە ماڵ و حاڵی باشم هەیە سپاس بخۆگرەوە ئەگەڕێنەوە بۆ دوعای خێری ئەو کەسە بە ڕێزانەی کە متمانیان بە ئێمەیە و دوعای خێرمان بۆکەن خۆی گەورەی ئینشاڵڵا لی وەرگرت بێت ئینشاڵڵا ئێدا دەبێت لەگەڵ کاروباری نەوەڵاتوانی وڵی کاروباری ناوماڵ زیاتر هیلاکمەکە لە کاروباری دەرەوە کاروباری ماڵە بڵێ جەستە و هیلاگە بەسی دەرەوە مێشک و دەروونە هیلاگەکە ئەنی ئەم ئیشەی کە منەکەم ئیشی خێرخوازی مناڵی بە باک ینی دەروونم ڕاستی هیلاکە بێ مێشکم هیلاکە بەڵام بۆ ماڵەوە جەستای عادەتەندە هەموو خاتونێ لە ماڵەوە حەزی لە ڕێخستنی ماڵ و پاکردنەوەی ماڵ و ئەم شتانەی کە ڕۆژان ناکرێ ماڵ و مناڵ و چوزان چێژ لێنان هەموو ئیشانەی کە دایک و بڵێ خاتونی ماڵ هەموویکە ئێمەش باشدا دەبیان هەر لە ناو ماڵ و هەم لە پیشەوانەیە کۆمەڵە گرفت و بەربەست هەیە بۆ هەر یەکێکمان ئەو گرفت و بەربەستانە چیان پێ دوایە پێویستە خانمێک چۆن ڕوبەڕوو بێتەوە شەڵا جوابی ئەوەتەوە بەس حەزەکەم بێت شتێک ئیسراحەتێ شتێک بخۆیت پێم خۆش ئەگەر بێتە سەرمێزەکە فەرموو ئەزێتمان ناویم بڕۆ عزیێت نییە لە خزمەتتانم باسێک لە ئیشی ماڵەوە بکەین ئیشی ماڵ خۆشە ئەم ڕاضەیەکە و وەڵام من خۆی هەمیشە حەزم بە ئیشی ماڵ بووە یعنی ئەوسا دایکم بۆم باسەکە گێڕێتەوەڵێ کاتێ مناڵ بووی لە مەکتەبە هاتیتەوە پێشەوەی خۆ بگۆڕیتوە هەمچی ئیسراحەتکەی یەکسەر پەلاماری ئیشتەیە بۆ نموناچووی تاکە دەرەیە بۆ نمونە قاپ قاچاق خەچێک بۆە پاکمە کردەوە مخستەوە شوێنی خۆی و ئەو ئیشانم هەمووی کردووە لە مناڵیەوە ئێستاش هەر بەردەوام سوپاس بۆ خۆی گەورە پێویستم بە هیچ کەسێک نییە ئیشی ماڵی خۆم خۆمەکەم لەگەڵ پەیوەندی کۆمەڵاتیەکان و خوشک و برا و ئەمانەش بخۆ هەر بەرپرسیارەتەکە هەر خانوێن بخۆی هەیەمان وڵی ڕاستی جاری وا هەیە تۆزێ لەوەیە کەم تەرخەمیم هەیە جاری وا هەیە چمە دەرەوە بۆ منە دوایی مادومیەمەوە ماڵەوە بەس بە تەلەفۆن ئێستا هەموو شتێک بە تەلەفۆن هەر هەوڵما بەڵام زیاتر شەوان سەردانیەکان مەخسوتە شەوانەوە شەوان سەردانی دەبێت چێشت توشتە خۆشە وڵی تر خۆم بەدەمی بەدەمی خۆم ئەڵەم خۆشە خەڵکی تریش ئەوەی کە خواردنی خواردن بەس ئێستا پێم خۆش بوو خواردنم ئامادەکردایەوەکە بەڕاستی حەزمە کرد لە خزمەتانە بمە بۆ خواردنانی کە دروستیەکەم بەس خۆتە زانی تۆزێ هیلاکەتی و سپاسی ئەو میوانداریەتی کە ئەو کاتت بۆی مەخان کردووە دا دەبیان هەمیشە ڕەنگەانی ئەو خەڵک لای ئەوە پرسیارەدا دەبیان بۆم هەموو ماندووبوونیان کە ئەنی ماندووبوون و هەوڵدانە ئەیاد کە دڵنیام تۆ پێشت خۆش نییە لە شاشە دەرکەی لەبەری کاری خێرخوازیەکەی ڕەنگە جۆرێک لە خۆ دەرخستنەوەوانە هەبێ لە کاری خێرخوازیە کە دڵنیام کەسانێکی وەکو بەڕێزان ئەویان نییە و هەم پێشتریش و هەم ئێستاش لەواشە پێویستان بەوە نەبێت کە ئەم هیلاکەتی ماندوێت بمێنن کەواتە ئەم هیلاکەتی ماندوێتی بۆ چییە؟ ڕاستی وەکو چۆن باسم کرد تومەحی خۆم بووە لە مناڵیەوە خزمەتێ بکەم خزمەتەکەم ئێستا هاتوۆتە ئەوەی کە خزمەتی مناڵی بێ باو بکەم یعنی ژیانی خۆم زۆر جار پشتگوێ خستووە لەبەر خاتری ئیشەکەم لەبەر خاتری کارەکەم چونکە بەڕاستی ئەگە من ببم بە هۆکاری دڵخۆشی مناڵێک ببم بە هۆکاری چارەسەری نەخۆشی مناڵێک ببم بە هۆکاری ئەوەی کە ماڵێک خێزانێک لە کۆمەڵی نەهامەتی ڕزگارکەم من ینی جێی دڵخۆشیمە لەگەڵەوەشا پێم خۆش نەبووە هیچ کات دەرکەوم لە هیچ شوێنەکە چونکە بەڕاستی کارێک ئەەکەی من سەتاسەد بەڕاستی و کەسانە بۆ بەناوەبان پێم خۆش نەبوو جەنابیشت ئەن یەک دووجار ئەوە کرد بەس حەزم نەکرد دڵە بشکێنم پێم خۆش بۆ میوانداری و بکەم باشە پێت وایە ئەم ئەنی بۆ ئەم بەرنامەیەمە کردومانە تا چەنێک بێ بەهاندان یاخود چۆنەڵی چاولێکەریەکی باش کە بۆن بە کەسانی تریش بتوانن ینی بۆن مە کارێک بکەن خات و بەیان بکەن بە نمونەیەک بۆ خۆیان هەموو کەس دەتوانێت کار بکات بەڵامی ترە بێ لێ ببڕێ ئەنجامێن داوای لە هەموو کەسێکەکەم هەر کەسی لە توانایە لە
لە خۆیەوە دەست پێ بکە ئێستا بۆ نمونە بەبڕێکی کەم بۆ من لە دەغیلێکی بچووکەوە دەستم پێ کرد ئێستا سوپاس بۆ خۆی گەورە ینی پرۆژێکی خێرخوازی ئاوا گەورە هەموو شار و شارۆچکەکانی گرتووەتەوە جێی دڵخۆشیە هەم بۆ خۆم هەم بۆ دەوروبەریش بەڕاستی پاداشتەکەشی تەنها لای خۆی گەورە ئینشاڵڵ خۆنیە خان فەرموو شتێک بخۆن دەسەکە لە خۆش ئەزت نکێشم دادەبیان لە ژیانی خۆتە یان بوون لە کاریشە ئەگەر شتێک وا بێ حەزەکەن ڕووداوە لەسەر هاتێک بگێڕیتەوە دەست خۆش بخۆنتێک وەڵای ناڵێم ژیان خۆشی تێ و ناخۆشیشی تێ بەڵام جاری وا هەیە شتەکانیش بیرەچێتەوە نیکێکم لەوانەی هەر قسەش بۆ نمونەیەکی قسەیەک بەرامبەرم بکە یەکسە بیرمەچێتەوە یعنی شتەکان زۆر باشیشە هیچ شتێ لە دڵم ناگرم یعنی ئاوا بۆ شێوەم ئەنجاشتی خۆش و ناخۆش تامایە لە مێشکمامێت و دوای نامێنێتەوە بەس من هەرشتی مناڵی زیاتر بیر تەمێنێت لە مناڵیە کە تێوەزام لە چواری سەرەتایی بوومیان لە 5 داوەتێکی مامۆستاکانمان کرد بڵێ ماڵی باوکم داوەت ئەو کاتە بەناڵ بووم داوەتی مامۆستاکانمان کرد مامۆستاکان هەم بۆ ڕۆژی دوای ئەچیتەوە بۆ مەکتەب جا مامۆستا ئەو نەخۆشە پرسیاری لێ بکە ئیتر لە ناو تەلەبەکان لی پرسییم وتی بەیان دایکی تۆ دایکم تۆزێ ئەسمەرە و ئەوەیشی کە لێ بوو خاڵۆژین دایکم سپی بوو وتی دایکی تۆ ئەسمەرەکە بوو یان ئەوی تر بوو وتم نەسرینەکە بوو جا ناوی نەسرین بوو ئیتر هەموو یایە پێکەین وتی ناڵم ناوی چی بوو ئەڵێم ئەسمەرەکە بوو ها پێستی ئەسمەر بوو یان سپی بوو وتی وەڵا کەوتم هێنە نەسرینەکە بوو ئیتر هەموو یایە پێکەنی وتم وەڵا بووم بە فلیمی ناپۆل ئیتر زۆر بەلایەنەوە شتی مناڵی هەیە زۆر خۆش شتی مناڵی بیر ناچێتەوە بەس لە گەورەیە شت بیرەچێتەوە من بە تایبەتی خۆم شتم زۆر بیرچێتەوە دادەوێن ئێمە کاتێکی باشمان لێ بردوین ڕۆ لە کۆتاییە حەزەکەم پامی خۆت بگەێنیت چیت هەیە هەم بۆ خانمان ئای لە بڕووی بەرنامەکە ئێمە تۆزە وەرکێکی خانمانی پێوەیە هەمیش هەر بەگشتی بۆ خێرخوازانە وەڵا پەیامی من بۆ خانمان بە تایبەتی من پێم خۆشە خانمان یعنی هەوڵ بن هەر لە ماڵەوە نەمێننەوە کارێک بکەن کارەکان ئیتر بە تایبەتی کارێک بە سوود بە کۆمەلگا بگەێنێ هەموو کەس دەتوانێت کارێک بکە سوود بە کۆمەلگا بگەێنێ ئیتر داوا لە هەموو خانمانەکەم هەوڵ بن زیاتر خەڵک سوودمەندکەن لەو بەهرەی کە هەیەە خێزانی وا هەیە بڵێ خانمی وایە زۆر بەهرەمەندە بەڵام لە ماڵەوە ینی هیچ بەهرەکەی ناگوێزێتەوە بۆ ناو کۆمەڵگە داوایان لێکەم بتوانن بەهرەکانی خۆیان بگەێنن بە خەڵکانی تر وە بۆ خێرخوازانیش من داوام لە خێرخوازان هەیە جارێ من سوپاسی یەک بەیەکی ئەو خێرخوازانەکەم کە دەستی یارمەتی بۆ ئەم پرۆژە خێرخوازی ئێمە ئەبن بەڕاستی ئەگەر ئەوان نەبن و ئەوان هاوکارمان نەبن بێگومان ئێمە نەمانەتوانی بگەین بە ئەم کاتە داواش لە خەڵکی ترەکەم لە ئەوانەی کە توانای ئەویان هەیە کە هاوکاری مناڵی بێ باوکەن کە نەکای مناڵی بێ باوک هەژار فەقیر لە گەڕەکەکانە چەنەها ماڵەیە هەژار دەستی یارمەتی هیچ کەسێکیان پێ ناگە داوا لە خێرخوازانەکەم ئەگەر خۆشیان ناتوان ئەو ماڵانە بدۆزنەوە لە ڕێی ئەم ڕێکخراوە خێرخوازیانە بە تایبەتی ئێمە لە خزمەتیانین هەر کەسێک حەزەکات ماڵەکانیشان پیشانین و ئەیان بینە ماڵەکان و هاوکاریەکانیشان ئەگەینە دەستی ئەو دەستی مناڵە بێ باوکانی کە بە تایبەتی ینی محتاجن بەو هاوکاری کە ئەکرێن دادەبیان من هیوای تەمەند پرخێری بۆ ئەنجا تەمەند درێژیت بۆ خوازم هیوادارم لە شتا تەندروست ئینشاڵڵا بمێنن بۆ منداڵە بێ باوکانە خۆشحاڵ بووم باوەی کە ئامادە بووین جار لەگەڵمانە لەم بەرنامی ئاژینە ئەزیزان بەم شازە ئاژینی ئەم جارەمان پێشکەشکردن بەخۆی گەورەتانە سفێرین خواتان لەگەڵ